لە پێنجەمین یاریەکانی قۆناغی سێمی پاڵاوتنی جامی جیهانی 2026 لە کیشوەری ئاسیا و لە کۆمەڵەی دووەم هەڵبژاردەی عێراق لەسەر یاریگای بەسڕەی نێودەوڵەتی میوانداری هەڵبژاردەی ئوردن دەکات. یاریەکە پێنجشەممە لە کاتژمێر 7 و 15 خولەکی شەو ئەنجام دەدرێت. هەڵبژاردەی عێراق شەممە لە بەسڕا دەستی بە مەشقەکان کرد و لە یەکەم یەکەی ڕاهێنان 11 یاریزان بەشدار بوو، دووەم یەکە 16 یاریزان و سێم یەکەی مەشقیش 23 یاریزان بەشداریان کرد. ڕۆژانی سێشەمە و چوارشەمەش دوو یەکەی کۆتایی تەواوی یاریزانەکان ئامادە بوون. تەنها گومان لە بەشداریکردنی جەلال حەسەنی گۆڵپارێز دەکرێت بەهۆی پێکانەوە، بەڵام ئامادەی کۆتاییەکەی مەشقی بووە. یاریەکە بە چاوێکی گرنگەوە سیر دەکرێت چونکە هەردوو هەڵبژاردە خاوەنی 7 خاڵن و دەیانەوێت بەم یاریە ئەرکیان بۆ سەرکەوتن بۆ جامی جیهانی 2026 ئاسانتر بکەن. هەڵبژاردەی ئوردنیش ڕۆژێک پێش یاریەکە گەیشتە بەسڕا، تەنها کۆتاییەکەی مەشقی لە عێراق ئەنجامدا. شێرەکانی ڕافیدەین بە درێسی سپی یاری دەکەن، ئوردنیش بە درێسی سوور دەردەکەون. لە کۆنگرێ ڕۆژنامەوانی پێشیاریەکە خیسۆس کاساسی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق ڕایگەیان یاریەکە گرینگە، بەڵام بردنەوەی ئەم یاریەش بەمانەی گەیشتن بە جامی جیهانی نایەت، بەڵکو بردنەوەی ئەو یاریە سوودی زۆری دەبێت. کاساس باسی لە پشتیوانی گشتی کرد و جەختی لەوە کردەوە هاندەرانی عێراق خۆشیار و تێگەیشتوونە دەبێت لە ساتەوەختە جیاجیەکاندا پاڵپشتی و پشتیوانی پێشکەش بکەن. جا ئەو ساتانە بێت کە ئێمە تێدا باڵادەستین، یان ئەو کاتانەی کە سەخت دەبن، یان لەوانەیە ڕکابەر تێدا باڵادەستر بێت. سەبارەت بە لایەنی دەرونی و جەستەییش ڕوونی کردەوە تیپەکەمان ئامادەکاریەکی باشی بۆ کراوە و باشترە لە یاریەکانی پێشوو، چ لە ڕووی دەرونی بێت یان جەستەیی. وەک ئەوەی ناشارمەوە کە لە یاریەکانی یەکەمدا بارودۆخی جەستەیی وەک خواستراو نەبووە. کاساس ڕوونیشی کردەوە یاریەکە زۆرێک فشاری لەسەر هەردوو تیپەکە دەبێت، بەڵام من پێم باشە ئەو یاریانی فشار هەڵدەگرێن لەسەر خاچی خۆمان بێت. کاساس ئاماژەی بۆش کرد لەگەڵ یاریزانەکانمان باسمان لە خاڵە بەهێز و لاوازەکانی ڕکابەرەکەمان کردووە، هەروەها لێکۆڵینەوە لەسەر ڕکابەرەکەمان. ئێستا دۆخەکە جیاوازە، ناتوانرێت بەراورد بکرێت بە یاریەکەمان لە جامی نەتەوەکانی ئاسیادا. ڕکابەرەکەمان تیپێکی باشە کە گەیشتوونەتە یاری کۆتایی ئاسیا و ڕکابەریەکی بەهێز دەبێت لەگەڵ ئێمە و یەکێکمان سەردەکەوین بۆ مۆندیال. ئەمجەد عەتوان یاریزانی هەڵبژاردەی عێراقیش لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا قسەی خۆی کرد و جەختی لەوە کردەوە یاریەکە زۆر گرنگە بۆ هەردوو تیپ. ئێمەش وەک یاریزانان بەو پەڕی چاوەڕوانیەوە چاوەڕوانی بەدەستێنانی ئەنجامێکی ئەرێنین. هەروەها هەڵبژاردەی ئوردن تیپێکی باشە، بەڵام ئاواتەخوازین یاریەکە ببینەوە. عەتوان ئاماژەی بۆش کرد ستافی هونەری ئامادەکاری بۆ ئەم یاریە دەکەن. ئێمەش بە دوای ئەوە داین هزر بکەین بە مەبەستی جێبەجێکردنی ئەوەی داوامان لێ دەکرێت. هەروەها وتیشی بوونی یاریزانی بە ئەزموون پاڵنەرێکی بەهێزە بۆ تیپەکە. هەروەها هەمووان ئامادە دەبن یاری بەرامبەر ئوردن بۆ ئێمە وەک یاری تەمەن وایە. ئەمە جگە لەو هاندەرە تینوانەی کە بە تامەزرۆیەوە چاوەڕوانی ئەوان سەیری سەرکەوتنمان بکەن. هەڵبژاردەی عێراق لەگەڵ ئوردن لە مێژوودا 47 یاری ئەنجام داوە، 26 بردنەوە بۆ شێرەکانی ڕافیدەین بووە، تەنها 7 سەرکەوتن بۆ ئوردنیەکان بووە، 14 جاریش یەکسان بوونە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.